ئەکادیمیان و مامۆستایانی زانکۆڕای دەگەیەنن دوا بەدواوی لەماوەی ڕابردوودا کورد لە ڕێگەی دەستورەوە نەیتوانیوە کێشەی ناوچە جێناکۆکەکان چارەسەر بکات هەنگاونان بەرەو ڕێفراندۆم لەو ناوچانە ڕای جیاواز لە نێوان پێکاتەکان دێنێتە ئاراوە و چارەسەر بۆ کێشەکان گەڕانەوەیە بۆ دیالۆگ. ئەو ساتانەی کە دەستور دەگاتە خاڵی بنباز و هیچ کار بە هیچ دەقێکی دەستوری ناکرێت ویان بڵێن دەتوانرێت بە پێچەوانەشەوە کار بە بنەماکانی دەستور بکرێت دەبێت دەرگای دیالۆگ بەکراوەیی لەگەڵ ئەو لایەنە نەی کە تۆ ناکۆکی لەگەڵیاندا بیهێڵیتەوە واتە ئەگەر بڵێن لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستانە لە نێوان هەولێر و بەغدادا دەرگای دیالۆگ بەکراوەیی بکرێتەوە بۆ ئەوەی کە ئەو پرسە چارە نووسازانەی سەبارەت بە کەرکووک هەیە لە ڕێگەی گفتوگۆوە بتوانیت چارەسەری بکەیت. سەرجەم ئەو پێکاتەوە کەمەنەتەوەی و ئاینیانێک کە لە شاری کەرکووکان ئاشبوونەوەیەکی نیشتیمانیان لەگەڵا بکرێ و زەمانەتی ئەویان بکرێت کە حەق و هەموو مافێکیان پارێزراوە و ئەو نوێنەرانیشیان کە ئێستا شەڕی یاخود دژایەتی نوێنەرانی کەرکووکەکەن ئەمانە وا لێ بکری ئەمان شەڕ لە بەغا بکەن بە بەستێکی مانەوەی کەرکووک لەگەڵ بەغدایە یاخود زەمانەتی ئەوەیان بکرێ کە ئەمان ڕاستەقینەی کەرکووکن بەمانەوە لەگەڵ کوێە لەگەڵ هەرێمە. بە بڕای چاودێرێکی سیاسیش کورد دەیتوانی بە ڕێگەی گوشاری سیاسی بەغدا ناچار بکات بە جێبەجێکردنی مادەی 140 کە تا ئێستا نەیکردووە چارەسەری کێشەی ناوچە جێناکۆکەکان پێویستی بە دیالۆگە. دەبێت بڵای زمانی لۆژیکا بگەڕن خۆی ماگەر بێت و بینە دراوسەی باشی دراوسێش دەبێت دراوسەی باشی یەکتر بین بە بڕای من کەرکووک و ناوچە دابڕێنەوەکان پێویستیان بە هێمنیە بە دیالۆگە بە قسە لەسەرکردنە بە پێکۆژیان یاشتیانەیە ئەوەی ئێستا کاری بۆکرێ ئەوە دوورخستنەوەی لە یەکتر هەڵوەشانەوەی و پەیوەندیە تێکدانی پەیوەندەکەی کە من بە هەڕەشەیە زانم بۆ سەر تاک بە تاکی خەڵکی کەرکووک لەبەرەوە دەبێت بە دوای منطقێکی ترا بگەڕین پارتی و یەکێتی و لایەنە سیاسەکانی تر بەگشتی لەگەڵ حکوومەتی عێراقیە ئەگەر ئێستش جیابنەوە پێویستیان بە 10 ساڵ هەیە بۆ ڕێکخستنەوەی نێو ماڵەکە پێویستیان بە 10 ساڵ هەیە بۆی کە کورد و عەرەب و تورکمان بەیەکەوە ئاشنا بکەن و ئاشتیان کەنەوە و هەمویان بەیەکەوە لە ژێرێک چەترا بژین. وەک چاودێرانی سیاسی ئاماژەی بۆ دەکەن لە نێوان نەگەڕانەوە بۆ دەستور لە عێراقدا و بڕیاری لایەنە سیاسیەکانی کوردستان بە ئەنجامدانی ڕیفراندۆم لە ناوچە جێناکۆکەکان ئاشتی کۆمەڵایەتی لەو ناوچانە دەکەوێتە بەردەم مەترسیەوە و ئەگەری ڕووداوی نەخوازراوی لێ دەکرێت. عومەر غەریب، کورسات نیوز، چەمچەماڵ.